بەناوی خوای گەورە و بەخشندەی میهرەبان درود و سەڵاو سەجانی پاشی پێغەمبەرکەوێ بە ڕۆژوبوانی ئازیز لە ئەڵقەی دووەمی بەرنامەی وانەکانی بە ڕۆژوبوون بە ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەینەوە. لەم بەرنامەیەدا باسی بە ڕۆژوبوون و کاریگەری لەسەر ویژدان و جوولەیی دەکەین. دیارە بە ڕۆژوبوانی ئازیز سەرەتا بابزانین کەسایەتی چییە؟ کەسایەتی هەر تاشێک لە سێ ڕەهەند پێک دێ. ڕەهەندی دەتوانم بڵێن ژیری زانیاری، ڕەهەندی ویژدانی هەڵچوونی، ڕەهەندی جوولەیی کارامەیی پیشەی. کەواتە بابزانین بە ڕۆژوبوون چ کاریگەری هەیە لەسەر ئەم سێ ڕەهەندە. یەکەم دەتوانم بڵێم بە ڕۆژوبوون یەک لە وانانەی کە سوودی هەیە و هەست لە کاریگەری لەسەر ویژدانی تاک دەکات. ویژدانی تاک دەجوولێت. مەبەستمان چییە لە ویژدان؟ دیارە مرۆڤ بەبێ ویژدان و سۆز وەکو کەرەستەیەکی بێجیان وایە. یعنی با ئەم تاکە لە ڕووی ژیری و زانیاریەوە زۆر بەتوانا بێ، لە ڕووی کارامەیە و پیشەویەش بەناوبانگ و دیار بێ، بەڵام ئەگەر بێ سۆز و ویژدان بێ مرۆڤێکی ناتەندروست دەبێت. بۆیە دەتوانین بڵێن سۆزی موسڵمانی بە ڕۆژوبوو یانی ویژدانی بەڕاستی لە ئاستێکی بەرزدا دەبێ، هەست بە بەرپرسیارەتی دەکات بەرامبەر تاکەکانی و هەروەها یارمەتی ئەو کەسانە دەدا کە بەڕاستی توانای ئابووری و داراییان کەمە، یان ئەو کەسانەی کە نەخۆشن ئینجا چ بە پارە بێ چ بە خۆراک بێ دەستی یارمەتیان بۆ درێژ دەکات. بە تایبەتی بۆ ئەو کەسانەی خاوەن نەخۆشی درێژخایەنن. ئێمە دەزانین لە کۆمەلگای کوردەواری زۆر کۆمەلگایەکە تاکەکانی تووشی زۆر نەخۆشی بووینە لە ئەنجامی ئەم بارودۆخە ناخۆشەی کە بەسەر کوردستانە داهات لە شەڕ و شۆڕ و تەنانەت لەو قەیرانە داراییە چەندە ئێستا هیوادارین لەو مانگەوە خوا دەرگای ڕووناچی و ئاسۆشی ڕووناک لەسەر ئێمەی کورد بکاتەوە. دیارە کەسی بە ڕۆژوبوون کاریگەری هەیە لەسەر لایەنی جوولەیی. مەبەستمان لەگەر ویژدان لایەنی جوولەیی ئاماژەمان پێکرد. ئێمە گوتمان ڕەهەندی ژیری زانیاری لەگەڵ جوولەیی کارامەیی پیشەی. یعنی وای لێدێ ئەو مرۆڤەی ئەو کەسێک کە بە ڕۆژوو بووە جوولەکانی واتە دەتوانم بڵێم لایەنی وەرزشەوە کە زۆربەی زانایانی هەتا تەنانەت دەتوانم بڵێم ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕێنمایی داوە کە مرۆڤ ئەگەر بتوانێت بەلایکمی ڕۆژێ نیو کاتژمێر ڕێبکە لە ماوەی 4 ڕۆژ تا 5 ڕۆژ دەتوانم بڵێم دەرێک باشترین چارەسەرە بۆ نەخۆشەکانی دڵ. ئێوەی بەڕێزیش دەزانن ئەی بە ڕۆژوبوانی ئازیز کە کەسی موسڵمان کە بەرەو مزگەوت دەڕوا بەلایکمی لە هەر 5 کاتەکانی نوێژکردنە و بە تایبەتیش لە ناو هەموو نوێژەکانە کە کاریگەری هەبێ لە ڕووی جوولەی و ڕۆشتن دیارە نوێژی عەسرانە کە کەسی بە ڕۆژوبوو بەرەو مزگەوت دەڕوا و بە تایبەتێگە تۆزێکی گەرم بێ بەڕاستی ئەم ڕێکردنە کاریگەری دەبێ نەک تەنها بۆ دڵ تەنانەت بۆ ئەو کەسانەی کەوە نەخۆشی شەکرەشیان هەیە. وەرزکردن یارمەتی هەرسکردن دەدا. یعنی ئەو کەسانەی کە خواردنیان خواردووە یارمەتی دەرێکە بۆ هەرسکردن. چونکە ئێمە دەزانین ئەم ڕۆشتنە ئەم جوولانەوەیە پێویستی بە ئۆکسزیینە کە ئۆکسیدی ژوەرەگرێ ئیتر دەتوانم بڵێم دەبێتە هاندەرێک بۆ ئەمە. خاڵێکی تر بەشداریکردنی کەسی موسڵمان لە نێژی شێوان کە دەچێتە لە بە هیندووکەوانە تەراویح ئەو ماوەیە کە باشترین وەرزشە کە ئەنجامی دەداتن لە نێژی شێوان و ئەم تەراویحە جگە لەلایەنەکەی کە کەسی موسڵمان لە پەتەک موسڵمانەوەیە لە بینی هەژارێک و دەوڵەمەندێک و گەدایەک و جوتیارێک و پاڵێک نییە، چ لە ڕووی دەرونیەوە کە ئاسوودەیە، چۆرە ڕووی جەستەوە هەست بە ئارامی دەکا تەنانەت باشترین وەرزش کە ئەنجام بدرێ کە دەتوانم بڵێم لە ئەنجامی کوڕنۆژبردن و دانیشتن و هەستانەوە و ڕاوەستان و جوولانی دەست و قاچ و پێ و چاو و بەکارهێنانی مێشک ئەمە باشترین وەرزشە بۆ مرۆڤ. هەروەها زانایان لەسەر ئەوە کۆکن کە زۆربەی ئەو ڕاهێنانە وەرزشیانەی کە لە مانجی ڕەمەزانە دەکرێت دەتوانین بڵێن سوودی لە هەموو
لایەنەکانی تر باشتر ڕەنگە بڵێ چی جگە لەوەی کە ئێمە هەندێک ئاماژەمان بەلایانی خەمۆشی و دلە ڕاوچێ و تەنانەت سوودی بۆ نخۆشی دڵ هەرچەندە ڕەنگە پسپۆرانی دڵ جوانتر باسی ئێمە بکەن بەڵام جگە لەوە بۆ قەڵەویش و تەنانەت بۆ قۆلۆن و بۆ دابەزینی کۆلستۆریش باشە یعنی ئەگەر ئەو مرۆڤانەی پێش ڕەمەزان بە پشکنینێک بۆ خۆیان بکەن بزانن ڕێژەی کۆلستۆل و قەلەویەکەیان چەندە پاشان کە بۆ ماوەی ئەم 30 ڕۆژە بە ڕۆژوو دەبن ئینجا هەمان پشکنین دووبارە بکەنەوە بزانن بەراوردێک بکەن ئەو جیاوازیە دەتوانم بڵێم ژمارەیەکی زۆری لە کیلۆغرام لە کێشیا دابەزاندووە و هەروەها دەتوانین بڵێن لە ڕووی کۆلستۆل و چەوریشەوە دادەبێ ڕەنگە بڵێ بۆ لەبەر ئەوەی لە باتی 3 ژەم خواردن بخوا 2 ژەم دەخوا کەواتە لە ڕۆژێک ژەمێکی لێکەم بۆتەوە یعنی وەکو ئەوەیە مرۆڤێک بە خۆی دابچێتەوە یان خۆی نۆژەن بکاتەوە ژەمە کەم دەبێتەوە جگە لەوە کە ژەمە کەم دەبێتەوە دەبێتە زۆرە ڕێخستنی ڕێکی دەخا لە کاتێکی دیاریکرا و خواردنەکە دەخوا ینی بۆ نمونە کە ڕۆژ ئاوا بوو ئینجا بەربانگ دەکاتەوە کە بەربانگکردنەوە کەشی بەشتی دروستیە یعنی بۆ نمونە دەنگێک قورمایە یان 3 دەنکە یان بەرداغێک ماستاوە ئینجا چەکە نیسشیەکەی دەکاتن بۆ ئەندامەکانی لەشی بە تایبەتی ڕێکخۆرەوە ئەمانە نێڕ دەکاتەوە ئینجا پشۆشی دەداتێ دەچێت نێژ دەکا پاشەوەی کە نێژی کرد دەگەڕێتەوە ئینجا دەست بە نان خواردن دەکات ئەمە لە کاتی ئێواران ئەی لە پارشێوە پارشێوش کات دیاری کراوە یا 4:30 یا کاتی کە 5 هەردەستێ لە کاتێکی دیاری کراوە نانەکە دەخوا جگە لە سوودەکانی کە لەگەر ئەندامانی خێزان هەمویان دانیشتون لە یەک کاتە ناچار دەکرێت لە تەنها لە مانجی ڕەمەزانە ئەندامانی خێزان پابند من 2 ژەم بەیەکەوە بخۆن زۆربەی زانانی دەروونزانی و زۆربەی ئەوانەی کە لە بواری زانستی خۆراک و ژیان پسپۆرن و تەنانەت لە ئاینی ئیسلامیشە جەخت لەسەرەوە دەکەنەوە دەرێ بەلای کمی مرۆڤ دەمێ ژەمێک 2 ژەم بەیەکەوە بخوا یعنی سەلماندراوە ئەوانەی کەوا ڕۆژێ ئەگەر 3 ژەم بخۆن ئەوە زۆر باشە بەیەکەوە ئەگەر نادوو دەرێ بەلای کمی دەبێ ژەمێک بەیەکەوە بخۆن لەبەر ئەوەی لە ڕووی دەرونیەوە لە ڕووی جەستەیەوە لە ڕووی مێشکەوە تەنانەت لە هەموو لایەنەکانی جەستەوە ئاسوودە دەبن کە کەسی مسلمان لە تەک براکەی خوشکەکەی دایکی باوکی لەسەر یەک خوان دادەنیشندان دەخۆن دەڵێ تەمەنیان درێژ دەبێ کەواتە سوودە یان پەروەردەیەکانیان دەتوانین بڵێم وانەکانی بەڕۆژوو بوون تەنها ئەوە نییە کە سوودی بوێک لایەن هەبێ فرە لایەنە بۆ لایەنی جەستەیی بۆ لایەنی دەرونی بۆ لایەنی کۆمەڵاتی بۆ لایەنی ئاینی دەتوانم بڵێم تەنانەت لە تەک ئەوەی کە باسی خواردنمان کرد باسی تەندروستیمان کرد باسی ڕێکردنمان کرد تەنانەت ڕێکردن و ژەمە خواردنەکان بە شێوەیەکی بەردامە دەبێتە هۆی تەمەندرێژی ئێمە دەزانین مردن ئەمە لە دەست خوایە بەڵام بۆ ئەوەی ئێمە تەندروست باش بین بۆ ئەوەی هەوڵ بدەین تەمەنمان درێژ بێ بەرهەمی باشمان هەبێ بێگومان دەبێ بە ڕۆژوو بین و پابند بین بە ڕۆژووبوونەکە هەر لەبەرەوەشە خوای گەورە دەرێ هەموو ئەرکەکانی کە موسڵمان جێبەجێی دەکا هەموو خوداپەرستیەکانی کە ئەنجامی دەدا لە نوێشکردنە لە حەجە لە یارمەتیدانی خەڵک هەمووی دەرێ ئەمانە دەرێ بۆ خۆیەتی تەنها بە ڕۆژووبوون بۆ منە بۆیە منیش دەتوانم بڵێم هەر خۆم دەزانم پاداشتەکەی چییە پاداشتەکەی دیاری نەکردووە بڵێ تەنها ئەوەیە پاداشتەکەی ئەوەندە بەنهێنی هێشتۆتەوە بۆ ئەوەی هەموو مسلمانان هەولی ئەو بە ڕۆژووبوونە بدەن بۆ ئەوەی بتوانن ئەو پاداشتە گەورەیە بەدەست بێنن بۆیە هیوادارم خوا ڕۆژووی ئەم ڕۆژیشی لێوەرگرت بن و بەخواتان دەست پێرم تا ئەڵقەیەکی تر و ڕۆژێکی تر هەر شاد و سەرفراز بن سڵاوی خوش لەسەر هەموو لایەکتان بێت